6 سانتی زیادەی بۆدانی ئێمە وەکو سنتەری گەشە کە بۆ پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان لە پارێزگای هەڵەبجە ماوەی چەند مانگێکە بێ دەستمان کردو بە ئیش و کار و چالاکیەکانمان لە دوو تەوەرەی سەرەکیە ئیشەکانمان ئەنجامین. تەوەرێکیان تایبەتە بە ئەوەی کە بڵین لە بواری پاراستنی ئافرەتان ئەوانەی کە ڕوبەڕووی کێشە و گیر و گرفتی کۆمەڵایەتی و دەرونیە بنەوە چ لە ناو خێزانەکانیانە بێت یاخود لە دەروی خێزانەکانیان سەردانی سنتەرەکەی ئێمەکەن. لێرە توێژەری کۆمەڵایەتی و دەرونیمان هەیە کە بەردەوام دانیشتنی کۆمەڵایەتی و دەرونیان لەگەڵا ئەنجامەیات و هاوکاریانەکات و ئەگەر پێویستیان بە دکتۆری دەرونی یاخود پێویستیان بە محامی هەبێت ئێمە ئەیانێرین بۆ لای ئەو کەسانە بۆ لایەن کەسانی پەیوەندیدار و بۆی چارەسەری کێشەکان بە زووترین کات بکرێت. تەوەری دووەمی ئیشەکانمان کە بواری پەرەپێدانی توانەکانی ژنانەیە لەم تەوەرەیانە ئێمە زیاتر جەخت لەسەر ئەوەکەینەوە چۆن ئافرەتان فێری ئەوە بن کە فێری میهنە و پیشەیەک بن توانایەکیان هەبێت کە بتوانن ئابوورێکی سربەخۆ بۆ خۆیان دروستکەن توانن فێری ئەو بن پیشەیەکیان هەبێت لە مەجالێکە کۆمەڵێ بەهرە و معلومات بۆ خۆیان دروست بکەن و بتوانن بۆ بژێوی ژیانی خۆیان دووبارە بەکاری بێنەوە. چەندمانداناوە زائدەن 4 ئەبێ بە 104 دیسان ئەویش 4 قەت ئەکەیت لە ئەپەکە بچینە سێتینیان مۆبایلەکە لە ساعتی زیاتر خولەکەمان ماوەی 10 ڕۆژ ئەخایەنێت. ئەم دەورەیەش دەورەیەکی سەرەتاییە، دەورەی ناوەندی و ئاستی پێشکەوتوشمان هەیە، بەس ئێمە ئێستا ئەم 10 ڕۆژە دەورەی سەرەتایی ئەڵێنەوە. لەبەر ئەوەشە ئەم خانمانەی کە نازانن مەقەستیش بگرن هەتاوەکو فێریان کە بتوان شتێک بۆ خۆیان بکەن بۆ خێزانەکانیان یا ئەوەتانێ بتوان بۆ دەوروبەری خۆیان بژێوی ژیانی خۆیانی پێ دابین بکەن. ئێمە بۆ ئەم دەورەی 10 ڕۆژەمان 10 کەسمان پێشنیار کردووە، بەڵام ئەوان 12-13 کەسیش ئەبن. کەسەکان زۆرن، بەڵێ داواکاری لەسەر هەیە زۆرن، بەس ئیتر ئێمە کەم وەریان ئەگرین بۆ ئەوەی باشتر فێر بن. دە ڕۆژ بوو خولەکە کە بەشداریمان کرد، دوای ئەوە خەڵاتی ئەو کەسانیان کرد کە یەکەم بوون، من یەکێک بووم لەوانە. شتی زۆر باش و جوان فێر بووین، چۆن ئەڵێ وەکو بزنسێک بۆ خۆمان بەکاری بێنین. ئێستا من پەیجم داناوە بە ناوی دیزارت مەکین داناوە، لە فەیسبوک و لە ئینستاگرام هەمانە، لە تیکتۆک داماناوە، بە ئۆنلاین ئیشەکانەکەین، دروستکردنی کێک و بۆ عیدی میلاد بۆ بۆنەکان، زیاتر ئەوەی کە بەناوبانگە کریپ، پانکێک، زنوت، پاناکۆتا، ئەوانە ئەو شتانەمە فێر بووین هەمووی. چۆن ئەڵێ خەڵک لە کاتی ڕێستا پێویستی بۆ خواردنانە ئەبێت